سلام كابرا لا يفكر عبارت هم باش چهارشنبه شیروز امام روش لقاء خانی که توری زدشتی مهام و هرچی ما لکاتی جمعه اساس کردستانیانی خوشویست هاوڵاتیانی ئەم نیشتیمانە هەمووی لە دڵ ڕاوچی و لە حاڵەتێکی زۆر خۆشە کە ئەویش جەنجێکی داسەپێنراوە لەسەر خاکەکەی ئێمە کە نازانین ئاکامەکەی چییە بەڕاستی خەڵەکە بینەکە دڵی تەنگە لەبەرەوە ئێمە پێویستە بەردەوام بین بۆی هونەر لە ڕۆشنبیری لە شاری ئەدەبە بەردەوام بێت خەمەکان ئیتر نازانین ئەو جەنگەی کە ئەبێت یان نابێت کێشەی منێ کێشەی ئەوەیە کە هونەر دیارە گروپێکمانێ بەلای گروپی چەکەگۆڵ کە جێگەی شانازی بە بەڕێوەبەرەکانی موزیکی و سەر بە بەشی زەمەندانی مەڵبەندێ لە ڕۆژانی داهاتوو ئاهەنگێک ڕێگە خەندەوە مناڵانی شێرپەنجە و بۆ ئەوە دەستخۆشیان یەکەم ئێمەش بەهەمان شێوان بەردەوام لێسانن کار و چالاکیەکانمان دوو هونەرمەند لە ئەربەباوە لە ڕۆژهەڵاتەوە لە شار جوانەکەی بانەوە میوانن لەمان کاکە ناسڕی حەسەنی و کاکە لەواری حەسەنی کە هەردووچیان ئەمڕۆ لێرە ئەتوانین ئێوارێک ڕەکەین لە مەلۆدی و لە نەغمە و لە گۆرانی بێتەوە سەرەتا چینە لای کاکە ناسڕی خۆشەویست بە چەند مێلۆدیەک بەشدارە بێتن دوابەزای ئەوەی من لە خەسەرتان نابین ئەتوان لە پیجەکەەوە ئەو هاوڕێ خۆشەویستانمان کە ئەتوانن شێری کەن بۆی زۆرترین کەس ئەمڕۆ گوێی لە گۆرانی مۆسیقا بێت دەستخۆشی و خۆشدارێک بۆ قاوەخانی کە توانی سەردەشکە بۆ بە ئەم ساڵێکتر مانگی دوو ئەبێ بە 8 ساڵ لێرە ئێمە لێرە خزمەتی پایتەختی ڕۆشنبیریەکەی چالەکی خۆبەخشانە سواز بۆ مەریان عەبدوڵڵای خۆبەخشی و بۆ نەویست کاکە بورهانی ویدیۆ هەر کاکە زامۆ کە هاوکاری هەمیشەیمان هاوکارمان لە دەستخۆشی